چەمکی پیاوەتی یعنی چی؟ پیاوەتی وەک کۆمەڵێک خەسڵەتی وەک بەهێزی ئازایەتی خاوەن بڕیاربوون سەیرەکرێت کە بە شێوەیەکی گشتی ئەم خەسڵەتانە بە خەسڵەتی سروشتی ڕەگەزی نێر ئەبینرێن. تێڕوانینەکە وایە کە مناڵێک ئەگەر بە نێر لەدایک بوو هەر لە خۆیەوە لە سروشتەوە ئەم خەسڵەتانەی تیادا دەبێت کە گەورە بوو. هەندێک کەس سیفەتی تریشی خاتە پاڵ بۆ نمونە ئیرادە، شەرەف، دیسپلین، کێبڕکێکردن، خۆڕاگری، ماجەراجوویی، سەربەخۆیی، توانای سێکسی بەهێز، ئەمانە هەمووی کۆمەڵی خەسڵەتن کە چەمکی پیاوێتی کە بە ئینگلیزی پێڵەن مەسکولینیتی پێک دێنن و ئەم چەمکە گوایە بە شێوەیەکی سروشتی بە نێربوونەوە بەسراوەتەوە. بێگومان لە بەرامبەر چەمکی پیاوێتیدا ئێمە چیمان هەیە؟ چەمکی ژنێتیمان هەیە، وەکو دوو کەس دوو جوور بوونەوەری پێچەوانەی یەک تا ڕادەیەک. بە شێوەیەکی گشتی بە پێی لێکۆڵینەوەکان ژنێتی بریتێ لە لاوازی، نەرمونیانی و بەسۆزی و هەندێک کەسیش پێیان وایە ناکارایی، نەزانی، دەستەمۆیی، پاکیزەیی، دەستەپاچەی، ئەمانە هەموو سیفەتی مێیەتین کە دووبارە ئەبەسرێتەوە یا ژنێتی ئەبەسرێتەوە بە ڕەگەزی مێینەوە گوایە بە شێوەیەکی سروشتی ئەگەر تۆ بە مێینە لەدایک بوویت ئەم خەسڵەتانە تایە. کەیت میلەت بیرمان دێنێتەوە کە هەموو ئەم خەسڵەتانەی پیاوێتی و ژنێتی وەکو دوو خەسڵەتی دژ بە یەک و بەرامبەر بە یەک سەیرەکرێن. بۆچی؟ چونکە ئەگەر یەکێکیان چینی باڵادەست کە پیاوە خەسڵەتی شەڕانگێزی تیابێ ئەبێت چینەکەی بەرامبەر کە چینی ژنە دەستەمۆیی تیابێ. بۆچی؟ جوابی پرسیارەکەی وەیە کە چونکە پەیوەندی نێوان ژن و پیا و پەیوەندی نێوان دوو بوونەوەری جیاواز و یەکسان نییە. لە ڕاستیدا پەیوەندی نێوان ژن و پیا و پەیوەندی باڵادەستی و زاڵبوونە بەسەر لایەکە کەواتە دەسەڵات لە لایەکەوە بەسەر لایەکی تراسە پێ. زۆر جار خەڵکەڵێن ژن و پیا و جیاوازن بەز یەکسانن، بەس لە واقعدا لە ڕاستیە ژن و پیا و جیاوازن و یەکسان نین، یەکییان دەسەڵاتی زیاترە لەویتر. بێگومان پیاوێتی لەم 30 ساڵەی ڕابردووە چیتر وەکو خەسڵەتێکی سروشتی نێرینە سیر ناکرێت، بەڵکو پیاوێتی ئەو جۆرە سروشتی بوونی پیاوەتی خراوەتە ژێر پرسیارەوە. چەمکێکە کە لە ڕووی کۆمەڵایەتی و کەلتوریەوە بە بەردەوامی لە ڕێگەی پرۆسە سیاسی و ئیداری و ئابوووریەکانەوە، لە ڕێگەی میدیاوە، لە ڕێگەی ئاینەوە هەمیشە بەرهەم دەهێنرێت. شتێک نییە کە دراو بێت بەڵکو بەرهەم دەهێنرێت. گیلمۆر کۆمەڵێک لێکۆڵینەوەی زۆری کە چەمین سەدەکرا بوو لەسەر شێوازی یا مۆدێلی پیاوەتی جیاواز لە کەلتورە جیاکاندا هەر هەمووی پێکەوە بەراورد ئەکا بۆی بزانێ خەسڵەتە مشتەرەکەکانی پیاوەتی لە هەموو دنیادا چییە. ئایا ئەگەر پیاوەتی بەڕاستی دراوێکی سروشتی بێ هەبێ پیاو لە هەموو شوێنێکی دنیا وەکو یەک بێ، سیفەتەکانی وەکو یەک بێ. کەواتە گەڕا بۆی بزانێ ئەوانەی کە جیاوازن هەموو ئەوانەی لێ کردەوە وتی لە کڕۆکی لە ئەخیرا چ سیفەتێک ئەمێنێتەوە کە سیفەتی مشتەرەکی نێوان پیاوانە. ئەو وتی لە زۆربەی کۆمەلگاکانە کە سەیرمان کردووی بۆ ئەوەی کەسێک بە پیاو بزانرێت ئەبێ سکی ژنان پڕ بکات، ئەبێ کەسە وابەستەکانی یا دیپەندەنتەکانی لە مەترسی بپارێزێت، ئەبێ پارێزەر بێ و هەروها ئەبێ بژێوی خزم و کەس و کاردابینکە. کەواتە پیاو وەکو بوونەوەرێک کە سکپڕکەرە، پارێزەرە، بژێودەرە. ئەمە شتێکە کە لە زۆربەی کەلتورەکانە چاوەڕوانیەکان لە پیاوبوون و پێناسەی پیاوبوون ئەم شتە مشتەرەکانی تێدا. بەڵام پێشەوەی بگاتە ئەم گشتگیریە دوو نمونەی جیاواز هێنێتەوە کە لە ڕاستیە ئەم گریمانەیە بە درۆ ئەخەنەوە. یەکێکیان لە کۆمەلگای پۆلینیزیای فەڕەنسیە کە لەولا نیوزیلەندەوە جەزیرەیەکی بچکۆلەیە لەژێر دەسەڵاتی فەڕەنسایە بووە. گروپێکی ئەتنی بەناوی تاهیتی هیچ جیاوازیەک لە نێوان ڕۆڵ و ئەرکی ژن و پیاودا لەم کۆمەلگایە بەدی نەکراوە. بێگومان ئەمە سەردەمی پێش ئەولەمە بووە، سەردەمێک بۆ کە هێشتا تەلەڤیزیۆن و ئینتەرنێت و میدیا نەگەیشتۆتە ئەو شوێنانە، لەبەرەوە سروشتی کەلتورەکەیان نەگۆڕاوە بە بۆنی پەیوەندی لەگەڵ کەلتوری ترا. لەم کۆمەلگایانە بۆیان دەرکەوتووە کاری ژن و پیاو و هەتا ڕێژەی منطقی بوون و تند و تیژی و سۆزداری ژن و پیاو بە هیچ جۆرەی فەرقی نەبووە. کۆمەلگایەکی تر بە هەمان شێوە کە ئەم گریمانەیە بە درۆ ئەخاتەوە کۆمەلگای سێمایە لە مالیزیا، ئەمانش کەمایەتێکی ئەتنین. لەم کۆمەلگایە دڵشکاندنی مرۆڤەکان و بەکارهێنانی زەبر و تند و تیژی بە بڕوای ئەوان دەبێتە مایەی ڕەبوونی خوداوەند لێت و دەبێتە ئەوەی کە غەزەبت لێ بدرێت. لەبەر ئەوە هەوڵێکی زۆرە درێت کە بە هیچ جۆرێک ئەگەر کەسێک تند و تیژی بەرامبەر بکردیت بە تند و تیژی وەڵام نەدەیتەوە، بە نەرمونیانی بڵاو بڵێتەوە. هەر لەسەر ئەم ئەساسە، لەسەر ئەم بنچینەی کە نابێت وەڵامی تند و تیژی یان نەعەدالەتی بە نەعەدالەتی بیتەوە،
دڵشکاندنی مرۆڤەکانی بەرامبەر بە گوناح دەزانرێت ئەگەر کەسێ داوای شتێکی لێکردی نابێ ڕەفزی بکەی و یەکێ لەو شتانەی کە ئەگەر مرۆڤی بەرامبەر داوای کرد ئەگەر پیاوێک داوای سێکسی لە ژنێک کرد ژنەکە بۆی نییە ڕەفزی بکات چونکە دڵشکانی ئەو دەبێتە مای غەزەبگرتنی خوا لێی